بەڵێ بەڕێزان هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر و تەوەرەیەکی تر لەسەر بابەتێکی گرنگ و معریفی زۆر گرنگ کە تایبەتە بە ژیانی ڕۆشنبیری و فەرهەنگی و جڤاتی ئێمەوە. ئەویش بابەتی زمانە، سروشتی زمان و ئایا کاریگەری زمان لەسەر بیرکردنەوەمان، لەسەر عەقڵمان، لەسەر تێڕوانینمان ئایا کورتوانیوێتی تا ئێستا خاوەنی زمانێکی ستاندار بێ بە شێوەیە کە بتوانێت لە زمانەکەی خۆی بگەێنتە ئاستی زمانەکانی تر وەکو زمانی عەرەبی و تورکی و فارسی و ئینگلیزی و ئەوانە، بۆ تا ئێستا زمانی کوردی بە زمانێکی تا ڕادەیەک هەژار ناسراوە. بۆ ئەم تەوەرە بۆ ئەم بابەتە میوانداری بەڕێز نووسەر و ڕۆشنبیر دکتۆر ڕێبوار فەتاحمان کردو بۆ بەرنامەکەمان. لەم بەرنامەیە گفتوگۆیەکی چڕ و هەمەلایەن لەسەر بابەتی زمان و سروشتی زمان دەکەین و پەیوەندی بە کۆی ژیانی بیرکردنەوەمان و سیاسی و کۆمەڵایەتیمانەوە. بەخێربێ کاک دکتۆر بۆ بەرنامەکە خۆشحاڵ بووین. حەزت گەشتە سەربارەوەی کە جەنابیش لە ئەوروپا گەڕاویتەوە بۆی کە پشوو بدەی، بەڵام ئێمە سەرقاڵمان کردی بۆی کە بەرنامەیە ماوەیەکە بەخێبی سەرچاو خۆشحاڵین. سەرەتا دەمانێت وەکو ئەوەی کە با بزەین باگراوندی بەڕێزت لە ڕووی معریفی و لە ڕووی ئەکادیمی و لە ڕووی نووسینەوە چییە و بۆی بینێران باشتر جەنابەت بناسن. بەچاوە من لە باشووری کوردستان لەدایک بووم لە 1970 لە بەریتانیا گیرساومەتەوە. لێرە فیزیام خوێنووە لە زانکۆی سلێمانی، لەوێژ ماستەر و دکتۆرام کردو لە فیزیە. ساڵانێکی زۆر سەرقاڵی فیزیا بووم لەوێ نزیکەی 20 ساڵێک. دوایەوە لە ساڵی 2001دا دەستبەرداری فیزیا بووم و دەستم کرد بە کەمپانیەکم دامەزران بە ناوی The Middle East Consultancy Services. ئەم کەمپانیە تایبەت بوو، هەتا ئەمڕۆ تایبەتە بە لێکۆڵینەوە لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووریە فەریقە. جا ئەم لێکۆڵینەوانە تەنیا لایەنی کۆمەڵایەتی و سیاسی نین، بەڵکو لایەنی فەرهەنگین، لایەنی کللتورین، لایەنی زمانن، کەمەنەتەوایەتەکان، جا ئاینی بەنیاوەکی تر. ئیتر من نزیکەی 24 ساڵە ئەو کەمپانیە بەڕێوە بم. ئێمە نزیکەی 3-4 هەزار ریپۆرتمان لەسەر ئەم ناوچەی نووسی و کە خۆمان تایبەتمەندین تایدا. دەمانێت بزانین زمان چییە و چ پەیوەندێکی بە بیرکردنەوە و عەقڵی تاکەوەیە، بەڵێ مرۆڤەوەیە. پرسیارێکی گەلێک ئاڵۆزە، بەڵام پرسیارێکی گەلێک گرنگە. دیارابێ چەند شتێ لە یەک جیا بکەمەوە لێرە. یەکەم ئەوەیە کە زمان فەنکشنێکی عەقڵە، بەڵام دیارە عەقڵی مرۆڤ زۆر بە بەڕشتە. زمان تەنها بەشێکە لەو کارەی عەقڵی مرۆڤ دەیکات. سروشتی زمانی ژەوەیە کە تەنیا مرۆڤ زمانی هەیە. لێرا بێ زمان و کۆمیونیکیشن لە یەک جیا بکەمەوە، چونکە هەندێک گیاندار بۆ نمونە هەنگ کە بڵین مێرووە، هەندێک مێروو ڕەنگە لە مرۆڤ کاریگەرتر بێ لە کۆمیونیکیشنە، بەڵام ناتوانن بدوێن، ناتوان بپەیون. لەبەرەوە ئەمە بڵین هینێکی یاوە بڵین مرۆڤ ئەتوانێت کۆنتترۆلی دەوروبەر بکە بە زمان، چونکە سروشتی زمانەوەی تۆ توانی پلانی پێ بکەی، ئەتوانی گفتوگۆی پێ بکەی، ئەتوانی زۆر شتی دیکەی پێ بکەی. جا پەیوەندی زمان بە عەقڵەوە دیارە هەتا ئەمڕۆ زانست نەیتوانیوە پێمان بڵێت. هەندێک بڵێنە لە 30-40 ساڵی ڕابردووە هەندێک ئامراز پیا بووە کە دەتوانن لە عەقڵی مرۆڤ بڕوانن، وەکو ئێمارایی. بۆ نموناگە من خەمبار بم، ئەزانن چ پارچەیەک یا چ فاکەڵتیەک هیچ بەشێک لە عەقڵی من چالاکە. زمانیش فاکەڵتێکی تایبەتە لە عەقڵی مرۆڤ. جا ئێستا پێویستە عەقڵ لە مێشک جیا بکەمەوە، چونکە عەقڵ مێشک لە کوردیا تێکەڵن. مێشک ئەوەیە کە لە کاسەی سەری مرۆڤایە، ئەتوانرێت دەربهێنرێ و بگیرێ بەدەستەوە. هەموو ئەو نیرۆن و سێڵ و ئەو مادە کیمیایی و هەموو پێکاتێ عەقڵ ئەوە پێوترێ مێشک. بەڵام عەقڵ
ڕاستە پەیوەندی هەیە بە مێشکەوە، ئەو پەیوەندیە تا ئەمڕۆ نادیارە لەژێر لێکۆڵینەوەیە. ئەقڵ ئەزمونە، ئەزمموی ژیانی من، خۆشیم ناخۆشیم، چیەکەم چی ناکەم، ئەو هەمووی لە ئەقڵایە. دیارە ئەقلیش کە زۆرجار لەگەڵ ڕۆحە تێکەڵە بێت، مێژوێکی دوور و درێژی لە فەلسەفا هەیە. خۆ ڕەنگە ڕێنەی دیکارت یەشێوێت لەو فەیلسوفانە کە ویستوێتی ڕۆح یان ئەقڵ لە مێشک جیا بکاتەوە. خۆ ڕەنگە هێگڵی ئەڵمانی یەکێکی دیکە بێ، فەیلسوفێکی دیکە بێ کە لەو پەیوەندیە دواوە. بەڵام زمان زۆر گرنگە، چونکە زمان دەلاقەیەکە لەسەر ئەقلی مرۆڤ. ئەگەر کەسێک بۆ نمونە بە جۆرێک بپەیویە کە ئاسایی نەبێت، ئێمە ئازانین کە ئەقلی شڵەژاوە. ئەگەر بشمانەوێت کەسێکی نەخۆش کە ئەقلی شڵەژا بێت، ئەویش بە هەندێ ئامراز و ڕەنگە بە دوانن لەگەڵیدا بهێنینەوە، بیکەینەوە بە مرۆڤێکی ئاسایی. هێنێمە کۆمەڵێشتم هەروژان بۆی لە ئاڵۆزی بابەتەکە تێبگەین. کاک دکتۆر باسی مێشک و عەقڵت کرد، دەڵێ بێت بێ مێشک لە عەقڵ جیاکردنەوە. ئایا لە ڕێگای مێشکەوە نییە تۆ مەسەڵەن کەسێک کە مەسەڵەن ئەخوێنێتەوە دەبێت بە خەلایەکانی مێشکی بسپێرێ، دوای تەوزیفی کاتەوە و بەکاری بێنێتەوە لە ڕووی عەقڵیەوە؟ ئەوە ڕاستە، یعنی کە من لەگەڵ تۆ دوێم ئێستا لە مێشکمە پەیوەندی کیمیایی و کارەبایی یەکرێ. دیارم ئەوە بابەتێکی دیکەی بابەتی من نییە کە من بدوێم لەگەڵ تووە، بەڵام ئەوەی کە ئەبێ بە ئەزمون لە ئەقڵە هەڵەگیرێت. جیاوازێکە لەوایە ئەقڵ ناگیرێت بەڵام مێشکە گیرێت. ئەزمموی من و هەرچی خۆشی و ناخۆشی منەیە لەو کاتەوە کە لە دایکم تاکو ئەمڕۆ لە ئەقڵدا هەڵگیراوە، لە مێشکە هەڵ نەگیراوە. بەڵێ تەنها ئایا دەتوانیتانم زمان ینی ئەمرازێکە بووی کە مرۆڤ لە بوونەوەکانی تر جیاکاتەوە یان با بڵێ مێشک و بیرکردنەوەیە؟ دیارە زمان بەشێکی زۆر گرنگە لەوە. زمان بەسراوە بە ئەقڵەوە، هێنی ئەگەر مرۆڤ ئەقلی پێش نەکەوتایە فێری زمان نابوو. دیارە زمان مێژوویەکی زۆر دووری نییە بەنیسبەت مێژووی گەشەکردنی مرۆڤەوە. ڕەنگە 6 ملیۆن یا 6 ملیار ساڵی 6 ملیۆن ساڵی پێچوو بێ تاکو مرۆڤ بۆ بە مرۆڤەی ئەمڕۆ لە مرۆڤەی ئەمڕۆ بچێ. بەڵام زمان نزیکەی دیارە ژمارەی جیاواز، زانای جیاواز ژمارەی جیاوازەیە ڕەنگە 50 تاکو 150 ساڵ بێ کە ئێمە بەم جۆرە ئەدوین. گرنگی زمان لەوایە کە ئێمە زمان شتێک نییە من وەکو بولبول بیڵێم نەخێر، وەکو بولبول بخوێنم نەخێر. من بیرەکەمەوە کە ئەو بیرکردنەوەی لە ئەقڵایە. دیارە کاریگەری لە مێشکی شمەیە، لە ئەقڵا بیرەکەمەوە. ئەمجا ئەم وشانە ئەڵێم کە ئێستا تۆ جۆل لێە. ینی شتێکی زۆر جوانە من کۆمەڵێ دەنگ لە دەمەوەیتە دەرەوە تۆ تێگەی منەڵێم چی، ئەمە بەس مرۆڤ هەیەی. زمان بەڕای جەناب زمان تاکە ئەمرازێکە بۆی ئینسان بتوانێت بیر بکاتەوە، ینی وا بکات کە بە شێوەیەک کە بیرکردنەوەشی کارا بێت و تێڕوانینی بۆ دیاردەکان و بۆ ڕووداوەکان جیاوازتر بێت لە بوونەوەری تر. یعنی ئەسا ئەوە پرسیارێکی دیکەیە، ئایا ئەگەر مرۆڤ زمانیشی نەبووایە هەرەی توانی ئەو زاڵە بێ کە ئەمڕۆ بەسەر هەموو ژیاندارێکی دیکە هەیەتی. ئەگەر مرۆڤ نەیتوانی بێ کۆمونیکیت بکە یعنی گفتوگۆ بکە، چۆن نەیتوانی پلان بکە بۆ ئەوەی کە ژیاندارێ لە ناوبەرێ. وەک لە فلیما هەموو دیومانە یا لە خوێنومانەتەوە کۆمەڵێ مرۆڤی با پێ بڵین سەرەتایی، هەرچەنگە وشەیەکی جوان نییە، کۆمەڵێ مرۆڤی سەرەتایی ئەچن شێرێ ڕاوەکەن. دیارە ئەو شێڕە لە هەمان بەهێزرا، بەڵام ئەمان چونکە گەلە کۆمەجی لەکەن ڕەنگە ئامرازی ساکانیان بەدەستەوە بێ بەرد و ڕم و شتیوە پلانێکی واکەن کە بتوان ئەو گیاندارە بکوژن. یعنێگەر ئەو کۆمیونیکیشنە نەبووە، ئەو پلاندانانی پێشتر نەبووە کە تەنیا بە زمان نەکرێت، نانەتوانی ئەو ژیاندارە کە پادشای دارستانە بگرن یان بیخۆن.
بڕوا ناکەم بەبێ زمان مرۆڤ بیتوانایە بێ بە پادشای دارستان یعنی زمان سروشتی دیکەشی هەیە کە ڕەنگە وەڵامی نەبێ بەڕاستی ئەمڕۆ ئایا گفتوگۆ توانیوێتی عەقڵی ئێمە پێش بخات ئەوش پرسیارێکە پرسیارێکی دیکە دێتە پێشەوە ئایا مەسەلەن زمان ینی ئەم جۆر چەندەها زمان هەیە لە جیهاندا ئەم پۆلێن بەندێت لە چێوە سەرچاوی گوتو بۆ منە زمانی ئینگلیزی یەکەم زمانە زمانی بۆ منە عەرەبی چەند ڕیزبەندی بۆ کراوە باسە بۆ ئەم ڕیزبەندێ زمان لە چێوە سەرچاوی گوتو ڕای جەناب دیسان و ئێستا ئەمە کۆمەڵی شتێکیشیان زانستی زمانەکە من بەڕاستی زانای زمان نیم ڕاستە هەندێک کۆششم هەیە هەندێک کۆششی فەلسەفیم هەیە لەو بوارە بەڵام زانای زمان نیم هەڵبەت وەڵامی پرسیارەکە دەمەوە ئەوەنگەی بتوانم ینی مرۆڤ نزیکەوە بزانم 50,000 ساڵ لە ئەفریقاوە ئەو تیوری کە ئێستا باوە مرۆڤ لە ئەفریقاوە سەری هەڵدا و لەوێەوە کە هەموو کیشوەرەکان بەیەکەوە بۆ پێشەوەی جابنەوە توانیوانە بۆ هەموو پارچەیەکی جیهان بڵاو ببنەوە دیارە ئەو مرۆڤەی کە جا ئایا یەک جۆر مرۆڤ بۆ یا چەند جۆرێک بووە ئەوەش پرسیارێکی دیکەیە ئایا لە جێگەی دیکە مرۆڤی دیکەش هەبووە کە لەوەی ئەفریقا هۆمۆسەبیەنس کە پێڵێن نەچوو بێ ئەویان هێشتا ڕۆشن نییە بۆ لای ئێمە دیارەکە مرۆڤ گواستێتەوە بۆ جێگەی جیاواز ئەو دەوروبەرە کاریگەر بۆ لەسەری بۆ نمونە مرۆڤێک لە ئەفریقا مابێتەوە ڕەنگە جۆرێک لە زمانی هەبوو بێت بەڵام مرۆڤێک کە چۆ بۆ ئایسلند بڵین یا بۆ بەریتانیا یا بۆ وڵاتێکی دیکە ئەوانەی کە ئەمڕۆ وڵاتن فێری ئەو دەوروبەرە کاریگەر بۆ لەسەری خۆ ڕەنگە هەندێک باوەڕی ئاینی لەمەوە هات بێت بۆ نمونە ئەگەر ئاینێک لە جەزیرەی عەرەبی سەری هەڵدابێت سزادان لە ئاگرایە بەڵام چونکە نەهامەتی ژیان بەوەی گەرماوەیە تینوێتیە و تا دوایی بەڵام ئەگەر ئاینێک لە چوزانم لە پۆڵەکان سەری هەڵا بێت لە پۆلی باکوور و پۆلی باشوور سزادان بە سەهۆڵ بەندانە چونکە نەهامەتی ئەوان لە سەهۆڵ بەندانەیە بەم جۆرە زمان شێوازی جیاوازی وەرگرتووە بەڵام هەندێک تیوری بە تایبەتی چۆمەسکی کە لە 1950 پەیپەرەکە نووسێت ئەو پێڵە یونیڤێرسەل گرامر ئەڵێ هەرچی زمانی مرۆڤەیە هەر زمانێکە حەزەکەی زمانێ بێت 12 کەس وەکو ئەفریقا پێی بدوێت لە بنەمایە هەمووی وەکو یەکە ینی ئەوە جیاوازەکەیتی ڕاستە ئێمە بە وشەی جیاوازە دوێین من ئەگە بڵێم شەو بە کوردی ئەڵێم شەو ئەگە بە ئینگلیزی بڵێم نایت لەگەڵ ئەوەشە کە ڕەنگە شەو نایت هەر جیاواز بێ چونکە ڕنگدانەوەی ئەو وشەیە لە ئەقڵا جیاوازە کاکتۆر لە جیهاندا وەکو باسماکە چەندین زمانەیە هەموو نەتەوەی خاوەنی زمانی خۆیەتی باشە ئەم سەرهەڵدانی ئەم زمانانە مێژوەکان بڵین ینی بۆ ینی بۆ لە منتیقەی خۆماندا زمانێک دروست بە پێڵەن زمانی کوردی با بڵین لە بەریتانیا زمانێک دروست بە پێڵەن ئینگلیزی ئەم زمانە بەرئەنجامی بە ئەساسی چیوە سەری هەڵداوە چۆن ئەم زمانانە دروست بوو هۆی لەم ڕۆوە 5600 زمانەیە ئەوەی پێی وترێ زمان نزیکەی 1500 زیاتری بەس لە هەندستانە خەڵکی هندستان بە نزیکەی 1500 زمان گفتوگۆ دەکەن ئەوەی پێوترێ زمان ئەگەر ئەم جیهانە بینە بەرچاوی خۆمان خەڵک لە کۆمەلگای دابڕاوە ژیا بێت بە هیچ جۆرێ بەرێک نەکەوتە بن جێ سەرسوڕمان نییە کە زمانی جیاواز سەر هەڵ بدات بۆ نمونە ئەگەر کۆمەلگایەک پشتی بەست بێ بە کشت و کاڵی گەنم و جۆ ڕەنگە وشە بۆ گەنم و جۆ زۆر بوو بێت ئەگەر کۆمەلگایەک بۆ نمونە لە باشووری عێراق ئەگەر بڵی بواری هاتوچۆی نەبوو بێت ڕەنگە خورما جا بەڕاستی لە زمانی عێراقیە وابزانم نزیکەی 400 و شتێک ناو بۆ خورما هەیە یا بۆ جۆری خورما هەیە زۆرتر ئەوەی کە مرۆڤ ژیانی خۆی پێبەرهەم هێناوەتەوە کاریگەر بۆ لەسەر زمانی
بەڵام هەمومان لەوە هاوبەشین کە تووشی نەهامەتی بووین، تووشی کارەسات بووین، جۆرێک لە غەیبمان بۆ خۆمان ئەفراندووە بۆی بتوانین خۆمان پارێزین. هەر مرۆڤی ئەشکەوت لەسەر دیوارەکانی ئەمڕۆ دۆزرێتەوە کە ڕەنگە بگەڕێتەوە بۆ 6,000 ساڵ لەمەوە بەر وێنەیان کێشاوە کە چوون بۆ ڕاویان تا ئەمڕۆ لە ئەفریقا هەندێک خێڵ کاچن بۆ ڕاو خۆیان وەکو گیاندار ئینەکەن. یعنی ئەو دابڕانی یەکتریە لە یەکتر کۆمەلگای جیاواز زمانی جیاوازی دروست کردووە بۆی ئەمڕۆ کە کۆمەلگا ئەکرێتەوە هەر ئەمڕۆ لەم شارە ئەیبینی کە گەنجەکانە دوێن وشەی بێگانە زۆر بەکارێن بە تایبەتیش ئینگلیزی هەر هەندێکیشیان من هەندێک گەنج لەم سەفەرەماکە پێگەیشتوم بە ئینگلیزی قسەم لەگەڵاکەن. یعنی بزانێت چ گۆڕانکاریەک بووە بەهۆی کۆمیونیکیشنەوە بەهۆی بازرگانیەوە بەهۆی جەنگەوە. یعنی هەر شتێک یارمەتی مرۆڤی دابێ یەکتر بناسێ ینی فێری بە چاوی کردوتەوە. بۆ نمونە هاتنی ئیسلام بۆ کوردستان زمانی عەرەبی هێناوەتە ناوەوە، جۆرێکی تر لە هەڵس و کەوت هێناوەتە ناوەوە. هینی ئەبانە زۆری پەیوەندی هەیە کە کۆمەلگای مرۆڤ چۆن پێکەوە دادەنووسێن. پرسیارێکی دیکە دێتە پێش پێت وایە مرۆڤ فێری زمان دەبێت یان زمان دەکرێت؟ بەڵێ پرسیارێکی گەلێن گرنگە. یعنی ئەگەر زۆر بە ساکاری سێری بکەین زۆر بە ساکاری بۆی مینەرەکانمان ینی سەرای لە تێک نەچێ ئەتوانی دوو ڕەوت دوو تێگەیشتن لە زمان ببینین. یەکێکیان خۆڕسکە ئەوەیە کە ئێمە توانای زمانمان هەیە خۆمان پێوەی لە دایکە بین، بەڵام کە تێکەڵ بە کۆمەڵە بین ئەو توانایە پەراسێنێ گەشاکات. زمانگرتن بە پێ ئەم تیۆرە وەکو پێگرتن وایە ئەمە پێکە لە دایکە من پێمانەیە بەڵام ناڕۆین بە پێچەوانەی گیانداری دیکەەوە. بۆ نمونە چوزانە مریشک قاز ئەوانە کە لە دایکە بنێکسەرە ڕۆن ئێمە ناڕۆین پاش ساڵێک ئەگەر مناڵێکی تەندروست بین سیا ساڵێک و شتێک ئەتوانین بڕۆین پێمانەیە بەڵام ناڕۆین هەتا پێ نەگرین. بە گوێرەی ئەم تیورە تیوری خۆڕسک کە چۆمسکی لە 57ەوە دەست پێکات کە هەموو زانستی زمان ئەشڵەقێنێ. باوەڕی وایە کە ئێمە بە توانای فاکڵتیەکمانەیە لە عەقڵمانە بە تواناکەوە لە دایک بووین، بەڵام پێویستە گوێمان لە خەڵک بێت ئەو توانایە بگەشێتەوە. ئەوەش مانای ئەوە نییە تەنیا فێری یەک زمانە بین. ئەمە بابەتێکی زۆر گرنگە بۆ دایک و باوک. ئەگەر لەو دەوروبەرە هەرچی زمانی دنیا هەبێ بە تیۆری ئەو مناڵە فێرە بێت. یعنی بە جۆری چۆمسکی چووکە یونیڤێرسەل گرامەر چونکە حاڵی حازر زمانەکەی هەیە بەڵام زمانەکە ئینگلیزیاڵی هارد وایرد لە عەقڵیە تێنا پێویستی بەگەشانەیە. ئەوی دیکەیان تیۆری دووەم بڵین تیۆری کۆمەڵایەتیە یا تێکەڵبوون بە کۆمەڵە. بەو جۆرێم تیورە مناڵ کاتێ فێری زمانە بێ کە چۆ ناو کۆمەڵەوە گوێی لە زمانە بێت و ئەیڵێتەوە. گرفتی ئەم تیۆریە لە چی هەیە؟ ئەوەیە کە ئەگەر مناڵ شتێکی گوێ لێ نەبوو بێت ناتوانێت بیڵێ، بەڵام وان نییە. بۆ نمونە مناڵەکەی من کە ڕەنگە کوردی بەس لە من و دایکەوە فێربوو بێت ڕۆژێک ئەیوت مناڵ بوو 5-6 ساڵ بوو بە کوردی قسەیە کرد ئەیوت ئەیەم وتم گوڵە باغ ناوی شیلان گوڵە باغ ئەیەم نییە یەم یا دێم. وتی نا بابە. وتم چۆن؟ وتی ئەڕۆم ئەچم ئەیەم. من کەس پێی نەوتووە من هەرگیز ناڵێم ئەیەم، من کوردی زمانی دایکمە هەڵی واکەم. ئەوە لاوازیەکە لە تیوری کۆمەڵایەتیە. یعنی ڕاستە چۆمسکی ئەمەی وتووە بەڵام داروینیش و تەنانەت کانت و بگرێتەوە بۆ یۆنانی کۆنیش ئەفلاتون باوەڕیان بۆ کە کە عەقڵی ئینسان هەندێک توانای تایە پێوەی لە دایکە بێ. کانتیش باوەڕی بەمە بووە ئەمانوێل کانت فەیلسوفی ئەڵمانی
ڕاستە لە تیۆری خۆڕێکیژە هەندێک لاوازی هەیە بەڵام بە بۆچوونی من لاوازی لە تیۆری کۆمەڵایەتیە بەهێزترە تاکۆ جا ئەوە زۆر گرنگە بۆ خوێندن کە تۆ کە مناڵە شتە قوتابخانەوە مامۆستا پێویستە بە ئاگا بێ لەو تیورانەی کە مناڵ گەشەی پێکات. بەسی شتێک بڵین ماتماتیک زانستی ماتماتیکیان کە لە بە کوردی خۆمان بڵێن بیرکاری چ کاریگەرێکی لەسەر با بڵێن بیرکردنەوە هەیە لەسەر پەیوەندی بە زمانەوە هەیە ینی پرسیارێکی ئەویش پرسیارێکی ئاڵزم بەر پرسیارێکی زۆر بەکەڵکە ئایا ماتماتیک زمانە ئەوە پرسیارێکی زۆر جوانە یعنی هەندێک کەس بە زمانی داهانێت بەڵام ماتماتیک خۆی بۆ نمونە من ئەگەر هاوکێشەیەکی ماتماتیک لە زانستا بنووسم لە فیزیایە ئەمە خۆی ئەبێ بە مەچینەیەک بۆ دروستکردنی یا بۆ بەرهەمهێنانی زانیاری بۆ نمونە ئەگەر هاوکێشەیەکی ساکار دوو ئەستێرە بەیەک و بەستی بە قانونی نیوتن ئەگەر هاوکێشەیەکی بۆ بنووسیم هاوکێشەکەی نیوتنە ئەگەر بارستایی ئەم تەنانە بچووک و گەورە بێ هاوکێشەکە هەمیان دەرەخات ئەمە سیفەتێکی جوانی ماتماتیکە بەڵام ئەگەر ماتماتیک زمان بێ زمانێکی زۆر خێرایە زمانێکە کە ئەوە هیچ تایبەتمەندە تەنا کۆمەڵی خەڵک تێگەنە و کەسانێکە یعنی شارەزان لە ماتماتیکە مەرجنیە لە ماتماتیکە لە فیزیایە لە شیمیا لەوانی دیکە بەڵام زمانێکە کە ئەوان بۆ نمونە ئەگەر کۆمەڵی فیزیایی بقیتە ژوورێکەوە کە لەسەر تەختەکە بنووسن بە هاوکێشەی ماتماتیک گفتوگۆکەن مانای ئەوەیە ئەتوانی بڵیت زمانێکی تایبەتە. پێت وایە ئەوانەی کە لە بواری بیرکاری با بڵێن لە بیرکاریە زۆر مێشکێکی باشیانەیە و مستەوایەکی بەرزیانەیە پێت وایە ئەمە لە بیرکردنەوەیان بۆ دیاردەکانی تریش هەر بەهێزە بیرکردنەوەیان ینی ڕەنگە پرسیارەکە ئەوە بێ ئایا ئەگەر کەسێک لە بوارێکی ژیانە شارەزایەکی زۆر قوڵ و بەرفراوان بیرکاری وەکەوەی کە لە بیرکاری ینی مێش بخیتە کار ماتماتی ینی ڕەنگە لە هەندێک لایەنی ژیانە زۆر بەهێزیان بکە بەڵام ڕەنگە لە هەندێک لایەنی ژیانیشە لاوازیان بکە بۆ نمونە کەسێکەکە ماتماتیک زانێکی بڵین هاوتا بێت ڕەنگە لە ژیانی کۆمەڵایەتیا کێشەی هەبێت چونکە ژیانی کۆمەڵایەتی شتێکی دیکەیە تۆ مامەڵە لەگەڵ یعنی فراوانترە مامەڵە لەگەڵ مرۆڤ و خەڵکی بڵین ژیراکەیت لەگەڵ کەسێکە دوێی ژیرە وەکوەوە نییە بڵیت تۆ لەگەڵ تەنها مامەڵاک یا لەگەڵ هاوکێشیا لەگەڵ ژمارە یا لەگەڵ ژمارەی یان لەگەڵ هێمای نەزانراوە گفتوگۆکەیت ئەو جیاوازی هەیە خۆ ڕەنگە جیاوازیەک لە نێوان زانستی کۆمەڵایەتی و زانستی سروشتیا ئەوە بێ کە زانستی کۆمەڵایەتی مامەڵە لەگەڵ مرۆڤاکە مرۆڤ ئاڵۆزە تۆ نازانی ناتوانانی پێشببینی بکەی چۆن ڕەفتارەکە بەڵام کە من وەکو فیزیاویەک لەگەڵ پسەی سەری بڵین وایرێکەکەم ئەلکترۆنەکان ئەزانم ئەو ئەلکترۆنانە هەر هەمویان بەقەدەریەکەن هەر هەمویان بەقەدەر بارستیانەیە هەر هەمویان بەقەدەر بارگەیانەیە لەبەرەوە هەرمیان و ئەزانم ئەتوانم پێشببینی بکەم چیەکەن پاشەوەی کە ڤۆڵتێژی خەمەسەر بڵێن بەڵام ناتوانمەوە لە ژیانی کۆمەڵایەتیا بە خەڵک بڵێم ئەمانە هەمویان مرۆڤن کەواتە هەمویان وەکو یەک ڕەفتارەکەن نەخێر هەمویان مرۆڤن هەر یەکەشیان بێهاوتایە وەکو هیچ کەسێکی کە ڕەفتار ناکات ڕەنگەوە جیاوازی بوونی زمانی ستاندار بۆ هەموو نەتەوەیەک گرنگ و پێویستە ئایا دەکرێت هەموو نەتەوەیەک زمانێکی ستانداری هەبێ یان چەند جۆر زمانی تریش هەبێت ئاساییە زمانی ستاندەرد پێویستە بەڵام زمانێکی ستاندەرد پێویست نییە یعنی پێویست ناکە کۆمەڵێک یەک زمانی هەبێت بۆی بێک و گفتوگۆ بکەن وڵاتەیە لە ئەوروپا سێ چوار زمانی ستاندەردیە ئەفغانستان دوو زمانی ستاندەردیە پەشت و داری عێراق دوو زمانی ستاندەردی هەیە کوردی و عەرەبی گرفتی زمانەوەی بۆ بە سیاسەت
بۆ نمونە بە تایبەتی بۆ ئێمەی کورد کە ڕەنگە شارەزای دەرەوەی وڵاتی خۆمان یا هەرێمی خۆمان نەبوو بین هەرێم مەبەستم بەس کوردستان یا هەرێمی مەبەستم خۆرەڵاتی ناوەڕاستە وامانزانی بێ لەبەرەوەی عەرەب و فارس و تورک کە ئێمە بە نەتەوەی سەردەستیان نەزانین لەبەرێوان زمانێکی یەکگرتویانەیە یەک زمان ئەدوێن بۆیە سەرکەوتون وانە لە بەلچیکا 3-4 زمانیستان دەرخۆم لە کۆبوونەوە بووم لە بەلچیکا 3-4 زمان قسەکراوە بۆ منیان وەرجێڕاوە نا هیچ پێویست ناکە باشەوە تۆ لە کوردیە بە تایبەتی کوردی زمانێکی بە بەڕشتە بە بۆچوونی من بەڕشتەکەی هەر لەوە نایە کە زمانی شیار و زمانی ئەدەبە بە بڕشتەکەی لەوایە کە دایلێکتی جیاوازی تایە تر هەورامی بێ کرمانجی بێ زازاکی بێ یان هەندێک شێوە زاری دیکە وەکو چزانمەوەی کاکەیەکان پێ دوێن ینی ئەگەر هەوڵ بین ئەمانە هەمووی لە ناو بەرین و لە بۆتەی زمانێکی یەکگرتووە بیتوێنینەوە زمانی کوردی زۆر لاواز دەکەین بە هێزی ناکەین چونکە لای من هێز لەوەیە کە لە یەک جیاوازین هێز لەوە نایە کە ببین بە یەک خۆ ڕەنگە هێتلەر ویستی بێتی هەمومان بک بە یەک بە چیەکێک بە یەکەی کە خۆی ویستێتی ڕخۆ ڕەنگە ڕژێمی سەدام حسێن کویستی بێتی هەموو کەسێ لەژێر دروشمێکا کۆ بکاتەوە بە کوردێکی هەموو کەسێ بک بە یەک بەڵام ئەوانە هەموو شکستیان خواردووە ئەوەی شکست ناخوا ئەوەیە کە تۆ لەگەڵ ئەو دەوروبەرا کار بکەی کە تیایدا دەژیت ئێمە لە دەوروبەرێکا کار دەکەین ئەتوانی پێ بڵێ دایلێک هەرچەنگە بەڕاستی لای من هەندێکیان زمانن بەڵام ئەوە هیچ گرفت نییە یعنی ئەگەر ئیتالی و ئیسپانی دوو زمانی جیاواز بن من نازانم بۆچی کوردی سۆرانی کە پێڵێن سۆرانی کرمانجی خواریە یا کوردی نێوەن لەگەڵ هەورامەیە دوو زمانی جیاواز نیە جا با دوو زمانی جیاواز بێ ئێمە میلەتێکین بە دە زمان قساکەین کاک تۆ پرسیارێکی دیگرێتەوە کاتێک کەسێک توێژینەوەیەکی زانستی ئەکا کە تۆ دەگەڕێ کەسەی سەرچاوەکانی ئەەکەی گەزمان تەنها یەک زمانی تیا بەکارە نابێ ینی بۆ زمانی کوردی ئەو ئەمیەتی نییە ینی باخێکی ئەو ینی زۆر ناتوانانی پشتی پێ بەسی لە ڕووی زانستیەوە بەڵام تۆ کە زمانی عەرەبی چۆپاڵی تقریبا تا ڕادەیەک متمانە زیاتر بە توێژینەوە دەبێت کە زمانی ئینگلیزی چۆپاڵ زیاتر متمانەکە زیاتر لەسەر توێژینەوە دووجە بێت ئەو باسی وتت بەهێزی و لاوازی زمان هەین چۆن ئەمە کاریگەری نیە لەسەر ئێستا ئەمە بابەتێکی دیکەیە کە زۆر گرنگە بۆ زمان با زمانی ئینگلیزی بکەین چونکە ئاسانترە یعنی زمانی ئینگلیزی زمانێکی گەلێک کۆنە لە شکسپیر ساڵی چەند دەست پێکە 1970 شتێکە لەو سەردەمەوە ئەمانە دەسەڵاتیان نەبووە نەک تەنیا دەسەڵاتیان نەبووە بەڵکو توانیوانە هێزێکی وا دروست پەنجا بە بەلەم بوو بێ بە پاپۆر بوو بێ بە کەشتی بووی بە هەرچێک بوو بێ توانیوانە جیهان زۆربەی جیهان داگیر بکەن ئەمە دەسەڵاتێکیانەتێک کە زمانەکەیان بێ بە زمانی نووسین نەکتەنیا لەو ئەو دوورگە پشکۆلی کە خوانی تیاژین بەڵکو لە زۆر جێگەی دیکە بۆ نمونە دانیشتوانی هندستان ئەمڕۆ 1.2 ملیار کەسە زمانی هەر زۆربەی زۆریان زمانی ئینگلیزیێزان بە تایبەتی زۆربەی زۆری ئینتەلەکچوەڵ ئەمە پتێو نەتەوێ هێزێکی زۆر ئەدا بە زمانی ئینگلیزی جا پشۆرە سەر ئەمریکا و ئوسترالیا و نیوزیلەندە و ئەفریقا یعنی نازانم چەند کتێب بە زمانی ئینگلیزت دەرەچێ بەڵام بە بۆ چوونی من ڕەنگە سەدانیان هەزاران کتێب ڕۆژانە بە زمانی ئینگلیزی دەربچێت کورد ئەمەنگە بەختەوەر نەبووە بەڵام ئەوەش مانایەوە نییە کە ئێمە بێهێزین بەڵام ئەگەر یەکێک بێ بەزانە بەڕاستی بە زمانی کوردی نابێ بەزانە ئەگەر کەسێک بێ بە زانای فیزیە یا ماتماتیک پێویستی بە زمانی دیکەیە بە تایبەتیش ئینگلیزی ئەگەر یەکێ بێ بۆ نمونە ڕۆمان بنووسێت ئەبێ بەلایەنی کە بۆ شارەزایی هەندێک زمانی دیکە هەبێ خۆ ڕەنگە فەڕەنسی زمانێکی بە کەڵک بێ بۆەوە خۆ ڕەنگە ئینگلیزی زمانێکی بە کەڵک بێ ئەبێ قەناعەت بە خۆمان بێنین ڕاستە زمانی کوردی زمانێکی جوان و زمان بە قەناعەتی من زمانێکی زۆر جوانە زمانێکی بە بەڕشتە بەڵام ناتوانین تەنیا بە زمانی بەزانینی زمانی کوردی بچینە ئاستی جیهانەوە ئەبێ ئاستی خۆمان فراوانتر بکەین باسی ئەوەت کرد دڵی زمانی کوردی زمانێکی بەبڕشتە بەڵام لە ئێران
زانستی پزیشکی بە فارسی دەخوێندرێ بۆ لە کوردستاندا زمانی زانستی پزیشکی بە ماسەلم بە کوردی ناخوێنرێ بە ئینگلیزیە ینی ئەمە خۆڕەنگە ئەوە لاوازی دەسەڵاتی ڕۆشنبیری بێ لە کوردستانەژی ناخۆتوانی زم ئەتوانی زانستی پزیشکی بە کوردیش بخوێنیت هەندێک زاراوە هەیە کە ڕەنگە پێویست بکە بە ئینگلیزی بیهێڵیتەوە بەڵام هیچ شتێ ڕێگە لێ ناگرێ هەموو زانستێ بە کوردی بخوێنین بەڕاستی یێنێگەر ڕەنگە خۆیان بیانوێت بە ئینگلیزی بیخوێنن من هیچ هینێکم نییە بڵێم دژیم یا لەگەڵیان بەڵام باوەڕم بەوەیە کاتوانی زانستی پزیشکی و ماتماتیک و فیزیاش و شیمیاش بە کوردی بخوێنیت ئەگەر نتوانی ئەگەر کەسێک نتوانێت زانای کیمیابێ و نتوانێت بە کوردی بینوسیە ئەوە لاوازی کەسەکەیە تاکو لاوازی زمانەکە بەڵام پتێوە نەتەوێت زمانی کوردی هەندێک سنووری هەیە سنووردارە کە ناتوانێت لەو سنوورە تێپەڕێ ناشکرێ عەرەبەکانیش نیانتوانی بیکەن و فارسەکانیش نیانتوە هەموو زاراوەیەکی پزیشکی تۆ بکەی بە کوردی ناکرێ گرفتێکی گەژەیە لە بەریەمە شارە زامان نییە لە زمانی دیکە وشەیەکە بڵین عەرەبی نییە ئێمە بە عەرەبی بینین لە ڕۆژگاری ئەمڕۆ سێرکە ئەگەر خانمێک دکتۆر بێ یا تەبیب پزیشک بێ پێڵێن دکتۆرە یعنی ئەو تایە لە زمانی کوردی تۆ ئەگەر خانمێک مامۆستا بێ پێناڵی مامۆستایە بەڵام ئەوەش بەڕاستی بەداخەوە بیڵم نەزانی کۆمەڵە ئەینا دکتۆرە وشەیەکی لاتی نییە کێشێکی تریشێ لە خوێندنی باڵێن زانکۆکانە کاتێکێک پێشکەش یەکا بۆی ماستەریان دکتۆرا بخوێنە خوێندی باڵا بخوێنێ یەکێک لە مەرجەکانی ئەوێ دەبێ زمانی ئینگلیزی ئاستەکانی زمانی ئینگلیزی بڕێ بە ئەنج بڵێن وەرەگیرێ مەرجێکی ئەساسیشە نەگمە بە چوون منەوە باشە وەکوتم کەسێک ناتوانێت بە بەزانای فیزیک ئەگەر زمانێکی عالەمی نەزانێت بەت عەرەبیش بێکەڵکە بە قەناعەتی من ئینگلیزیە ینی عەرەبەکانی ژەوانش کە زانای فیزیک و زانای کیمیا و زانای پزیشک و هەر زانایشی دیکە بن پێویستیان بەوەیە کە زمانێکی دیکە بزانن لە فەلسەفا زۆر کەس بۆن مناگەر بێوێ شارەزایی لە فەلسەبوون فەلسەفەی ئەڵمانی کە خۆم حەزم لێتی بکە یعنی هەتاکو فێری ئەڵمانی نەبێ بە سکۆڵەری نابینن ئەبێت تۆ کانت بە ئەڵمانی بخوێنیتەوە ئەبێ هێگەڵ بە ئەڵمانی بخوێنیتەوە گومانیتیانە یعنی من ناتوانێت ڕزگارمان بێت لەوەی زمانی دیکە نەزان دکتۆر بینە سەر بابەتی هونەر شعر چه پەیوەندێکی بە زمانەوەی ئایا دەتوانین ئەگەر زمانی پەیوەندێکی ڕاستەخۆیان بەیەکەوە هەیە شعر و بڵین زمان بیرکردنەوە بەڵێ گومان نییە کە شعر بە زمانە نووسریە بەڵام بۆ زمانە نانووسرێت کە من و تو ئێستا پێ دوین ئێستا ئەمە زمانی ڕۆژانەیە کە من و تو پێ دوین شعر ینی لە کۆشتی خۆمەوە گەیشتمەتە ئەو باوەڕێی شعر پاترنی زمان بەکارێنێ بەڵام ئەوەی کە بە ڕۆژانە بڵین مانابەخشە لە شیعرا ڕەنگە مانای نەمێنێت بۆ نمونە خوارد دەردێڕێکی فۆکلۆر باس بکەین بینێ باندڵم ناسکە پەنجەکە باوەشێنم کە باگریزەکە یعنی تۆ لە ژیانی ڕۆژانە ناچیتە ماڵەوە بە هاوسەرەکە بڵێ بینێ باندڵم ناسکە پەنج لە هەمان کاتیشە زمانە و ماناشی هەیە هەمووشمان تێگەین یعنی شیعر شتێکی دیکەیە زۆرێکی دیکەیە لە بیرکردنەوە دڵنیانیم خۆ ڕەنگە فاکەڵتێکی دیکە لە عەقڵ بەکار بهێنێت هەموو پاتنێکی زمان بەکارێنێ بۆ نمونە لە عیشقا کە ئەگەر لە دێڕێکا بڵێن ئازاد ئەبێ ناوی خانمێکە بێ خۆشیەوێ پاتنی زمان بەکارێنرێ بەڵام زمانی ڕۆژانە نییە بۆیە من باوەڕم بەوەیە ئێمە هەموویشێ لە ئێمە هەرچەند بە کوردیش بدوین یا چەند بە هەر زمانێ بدوین چەند زمانێکە زانین وەگەرێکە شاعیر بێ لە کاریگەرە لەسەر زمانی ڕۆژانەی بە جۆرێکی دیکە دوێت وەکو من و تۆ نادوێ پەیوەندی فەرهەنگ و کەلتور بە زمانەوە چیانی کەلتور و
فەرهەنگ دەتوانن کاریگەری ڕاستەخۆ لەسەر زمانەوەیان بە پێچاوە زمان لەسەر کەلتور و فەرهەنگی بێت. لە بەشی دوایی پرسیارەکەەوە بڵێ کاریگەریانەیە با پێناسەیەکی کللتور بکەم بە دیدی خۆم. لای من کللتور هەموو ئەو زانیاری و شتەمادیانەیە کە هەتا خاڵێکی مێژوو کۆبۆتەوە. بۆ نمونە لەم ڕوا کللتوری کوردی هەموو داهێنانێکە بە زمانیشەوە بە شیارەوە بە ئەدەبەوە بە بێشکەوە چوزانم بە بخانەوە بە هەموو شتێکەوە تاکو ئەمڕۆ کۆبۆتەوە. ئەمانە ئەگەر تۆ گزارشتی لێ بکەیت بە زمان گزارشتی لێەکەی لەبەرەوە ئەتوانی بڵێ زمان زۆرتر گزارشتە لە کللتور. جاو کللتورە هەرچی شتێک بێ ئەمڕۆ کللتورێکەیە خۆ ڕەنگە هەر لە کوردستانیش هات چەند کللتورێکی جیاوازە بێ ڕەنگە کللتورێکە بێ لێرە هە لە ناو سلێمانی ڕەنگە لە گەرمیان جیاواز بێ ئەمەسەن لە دۆک جیاواز بێ بەڵام جۆرێک تێگەیشتن هەیە جۆرێک لێکتیەگەین کە کللتور چییە خۆ ڕەنگە ئاین بەشێک بێ لەو کللتورە لە دانووسانی ڕۆژانە بەشێکە لەو کللتورە. یعنی ئەوەیە زمان بەشێکە لەو کللتورێک ئێمە بە درێژی مێژوو پێشماخستووە. ئێمە اینە ناو کللتورێکیشەوە کۆنتترۆڵمان بە سەریان نییە. بەڕاستی کە من لەدایک بووم نە زمانم داهێناوە نە بێشکەم داهێناوە نە خان و بەرەم داهێناوە نە شێوازی ژیانم داهێناوە هاتوومەتە ناو ژیانێکەوە پیاوتم ئەمە کللتوری تۆیە ئەمە شێوازی ژیانی تۆیە ئەچیتە بێشکەوە چوزانم بە کوردی قساکەیت اینی ئەوە جیاوازەکەیت. کاک دکتۆر لە کوردستان دەماوەیەکی زۆرە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە چەندین قوتابخانەی بیانی باڵین تورکی و ئینگلیزی و فەڕەنسی و عەرەبی کراوەتەوە. یعنی چ کاریگەریەکی لەسەر زمانی کوردی ئایا زمانی کوردی پێویستی بەو گەشەی کردووە یان ماڵین کاریگەری نەرێنی لەسەر زمانەکە داناوە؟ من دژی خوێنی هیچ زمانێک نیم بەڵام دژی بە سیاسەتکردنی زمانم. یعنی زۆرتر ڕەنگە ئەو هەرەوە نیە شتی دیکەژەیە بۆ نمونە هەندێک لەو کۆنسڵیانەی لێرە هەن کۆرسەکەنەوە مامۆستای زانکۆ کە فێری زمانێکی تایبەتیان بکەم دژی هیچیان نیم. بەڵامە بێ سیستمێکی خوێندنی نیشتیمانی هەبێ یا لەم بارەی ئێستا کوردستانی هەبێ کە هەمومان یەک جۆرە خوێنین ئەچینە قوتابخانە ئەم سیلەبەسانە یا ئەم پرۆگرامە خوێنین. ئەوەی کە من دژیم قوتابخانەیە بکرێتەوە و مناڵ بچێتاوێت تەنیا بە یەک زمانی بێگانە بخوێنێت چونکە ئەو زمانە زمانی دایک زۆر گرنگە بە زمانی دایک بخوێنی چونکە باسمان کرد زمانی دایک کاریگەری هەیە لەسەر عەقڵ و بیرکردنەوە. ناکرێتەوە قوتابخانەیە بکەیتەوە بە تورکی بە فارسی تەنیا بە ئینگلیزی ئەبێ سیستمێکە بێ خوێندنی نیشتیمانی بێ هەمووی بە کوردی بخوێنێ بەڵام لەسەر ئەوە مناڵ بە کۆششی خۆی چی کە فێرە بێ من لەگەڵیام بەڵام لەگەڵەوە نیم. چەند سیستمێکی نیشتیمانی هەبێ یەکێ تورکی بێ یەکێ عەرەبی بێ یەکێ فارسی بێ یەکێ ئینگلیزی بێ یەکێ فەڕەنسی بێ کوردیش لە پاڵەوانە بێ نەخێر. ئەمە نیشتیمانی کوردانە. زمانی کوردی زمانی فەرمیە زمانی کوردی زمانی دایکە. ئەگەر تۆ مناڵ بێ بەش بکەی لەوەی زمانی دایکی فێر بێت بۆ جۆرەی کە پێویستە ئەو مناڵە نەخۆشە بێت گومانیتیان نییە. جەنابەت تەقیم وەسەنگاندن لەسەرکردنەوەی ئەو جۆرە قوتابخانانەی هەرێمی کوردستان جیازمان ئەو قوتابخانە بیانانێکێکراون و ئایا بە ئیجابی هەڵی دەسەنگێنی یان بە سلبی لەسەر زمانەکە لەسەر زمانی کوردی یعنی لەسەر بیرکردنەوەی من بە نەرێنی هەڵی سەنگێنم بەڕاستی من وەکوتم باوەڕم بەوە نییە چەند سیستمێک هەبێ سیستمێکی خوێنن هەبێ لە کوردستانە هەندێکیانیش پەیوەندیان بە کوردەوە نەبێ بە سیاست داڕێژە لە ئەنقەرەوە سیاست دابڕێژن چۆن قوتابخانێکی تورکی لێرە بکەنەوە مناڵی کورد بێنن لەژێر وێنەی ئەتاتورکە فێری زمانی تووشی بێ هەریز لەگەڵانی و دژیم ئەو بەس ئەوە پەرەپێدانی کلتور و زمان نییە ئەوە بڵاوکردنەوەی سیاسەتێکی ژەهراویە لای من هەر زۆر بە زمانێکی ساکار. زمانی ئاخاوتن لەگەڵ نووسین زمانی نووسینە جیاوازیەکان چییە؟
زۆر جیاوازن ڕەنگە لە زمانی کوردیا ئەو جیاوازیان نەبێ بەڵام لە زمانێکی وەکو زمانی ئینگلیزی یان عەربی جیاوازێکی زۆری هەیە جیاوازەکە لە چیەوە سەری هەڵاوە کەس ناتوانێت ڕێ لە مناڵێ بگرێ فێری زمان نەبێ ئەتە بێ مناڵ خۆی خۆڕست فێری زمان نەبێ بەڵام ینی زمانی ئاخەوتن وەکووتم ڕەنگە 50 ژمارەی زۆر جیاوازێ 150 ساڵ بێ ئەمە بدوین بەڵام زمانی نووسین تازەیە زمانی لە زۆر شت لە زمانی ئاخاوتنە هەیە لە زمانی نووسینانیە زۆر دەنگ لە زمانی ئاخاوتنە هەیە لە زمانی نووسینانیە پاشەوە تۆ نووسین پێویستە فێر بکەیت پێویستە خۆ فێر بکەیت بەڵام بۆی زمانی دایکم فێر بن من پێویستم بەوە نییە کەس فێرم بکە خۆم فێرە بمار لە دایک بۆ لە کۆڵان یاریەکەم و فێرە بم ئەو جیاوازیەیە بەڵام دیارەکە ئێستا کە من لەگەڵ تووە ئەدوێم هەر نادوێم بەڵکو لەشمە جوڵێنم زمانی لەشیشمەیە دەستمە جوڵێنم ئەمانە هەمووی هاوکارە لە تێگەیشتنیەوەی کە من ئەڵێم چی بۆ مناگەر تووڕە بم تۆزاری من تووڕەم بەڵام کە تۆ کتێبێک خوێنێتەوە ئەخوێنیتەوە ئەبێ نووسەر پێ و بڵێ ئەم کەسە تووڕێە ئەم قسە ناکات یعنی کۆمەڵێ ئەبێ ڕۆشنتر بنووسی و جیاوازتر بنووسی کە ئەنووسیت هەرچەندە لە زمانی کوردیە بەداخەوە ئەو جیاوازیە نییە بەڵام کە تۆ شتێک بە زمانی ئینگلیزی خوێنیتەوە یەکە ڕازەزانی کامە زمانی نووسینە زمانی ئاخاوتنی ڕۆژانە نییە نووسەری کورد پێویستە ئەو جیاوازیە بکات کە لە نووسینە من زۆر جان نووسینە خوێنمەوە گومانم نییە ئەو کەسەی نووسیوێتی نیەتی باش بوو شتێکی زۆر باش لە عقلی هەبوو کە پێویستەتی بڵێ بەڵام بەداخەوە نەی پێکاوە چونکە ئەو وەها ئەنووسێ کە بۆم بدوێت ئێمەنیش لەوە تێناگەم چونکە وەکووتم هەرا خاوتن نییە تۆ کە من لەگەڵ تۆ قساکەم تەنای گوێ لە دەنگ نابێت زۆشتی کەژە بینیت ئەگەر کەسێک بۆ نەگوێگران بێت لە پشتەوە لەگەڵ یا بدوێت هەر نازانێڵێکی یا جوابی هەرگوێ لێن نییە بەڵام لە پێشەوە لەگەڵ یا بدوێت تێدەگات لەبەرەوە زمانی نووسین زمانێکی ستراکچەرێکی جیاوازی هەیە پێکاتێکی جیاوازی هەیە کاک تۆ پرسیارێکی کە دێتە پێش ئایا زمان چ پەیوەندێکی بە فەلسەفەوەیە ئایا زمان چ پەیوەندێکی بە لۆژیکەوەیە لە کوردستاندا بەڕاستی لۆژیک و ئارگۆمنسازی وەکو پێویست بەهێخی پێنەدراوە چ کاریگەرێکی هەیە لەسەر زمان بەرەو پێشچوونی زمانی کوردی دیارە باسماگەر زمان زۆر گرنگە تۆ بتەوێ هەرچیەک لە دەوروبەر بگەیەنیت هەر بچێ بگەیەنیت پێویستە بە زمان بگەێنیت شتێکی کە نییە مەگە هونەرمەند بی تابلوای کێشی بە زێسامە باسی هونەر ناکەین هونەر مەخسۆ تاولاوە ینی هەم فەلسەفەی زمان هەیە کە لە پێکاتە و ئەو سەرچاوە و زۆشت لایانی دیکەی زمانە کۆڵێتەوە هەم فەلسەفە بە زمانە نووسرێت دیارە زمان لە پێشەوەی زانستدا بێ فەلسەفە هەبووە دوای فەلسەفە جیابۆتەوە زانستی لێبۆتەوە خۆ ڕەنگە یەکەم زانست کە پێڵێن زانستی سروشتی ئەوە ڕەنگە فەلسەفە بوو بێت کە ژیانیش کە فەلسەفەش پێشکەوتە بڵین کە لە یۆنانەوە هات لە یۆنانی کۆنەوە هاتۆتە ئەڵمانیا هەموو شتێکە گۆڕێت زمانیە گۆڕێت زاراوەیە گۆڕێت ئەو ئارگومنتانی بەکاری هێنیە گۆڕێت بەڵام هەندێک بڵین ڕیشەی ماوە کە هێناوێتی لەگەڵ خۆیە ڕۆژێکە بۆ بڵین فەلسەفە لە هەموو بوارێکی ژیان کۆڵیوەتەوە خۆ ڕەنگە دوا فەیلسوف کە سیستەم ئامێزانە سەیری هەموو لایەنێکی ژیانی کرد بێ هێگڵی ئەڵمانی بووە دوای ئەوەی تر فەلسەفە دابەش بووە بۆ فەلسەفەی زمان و فەلسەفەی عەقڵ و فەلسەفەی تا دوایی پرسیارێکی دیکەشەیە کە ئایا ئەمڕۆ کە زانست زۆر پێشکەوتووە ئایا فەلسەفە ڕۆڵێکی ماوە ئەوەش دینی جیاوازەیە لەسەری بە بۆ چۆنی من فەلسەفە هەمیشە جێشی هەیە لە ژیانی مرۆڤ چونکە فەلسەفە هەندێک لایەنی ژیانە هەژێنێ کە هێشتا زانست پێی پێ نەبردووە ئەوە ڕۆڵێکی زۆر گرنگە بۆ فەلسەفە لە ژیانی کۆمەڵایەتی ئەمڕۆ دووەکو دوا پرسیار لە بەڕێستان چی بکرێن پێشنیارتان چیە
بیرۆکەی جەنابتان چێ لەسەوەی کە زمانی کوردی بەرەو پێشەوە بچێت دەوڵ لە ڕووی فەرەنگیەوە دەوڵەمەندتر بکرێ باشتر بکرێ باخی زیاتر پێ بدرێت چی بکانی؟ دیارە زمان لە هەموو ئاستێکا بەکارێت ئەبێ لە هەموو ئاستێکە دەستگای کۆمەڵایەتی یا دەستگای فەرمی ڕۆڵی خۆی ببینێ. لەوانە سیستمی خوێندن زۆر گرنگە کە مناڵ بە زمانێکی پارا و پەروەردە بکرێ. لای من گرنگیشە کە زاراوەی دیکەش بخوێنرێ. بۆ نمونە مەولەوی زاو کتێبەکەی لەویایە شیعری مەولەوی زۆر گرنگە لای من ڕەنگە باشترین شیعر من لە زمانی کوردیان نووسرا من لەو سەردەما، بەڵام ئێستا تەنانەت هەورامی زمانێکیش ناتوانێت بیخوێنە چونکە تێی ناگات هەورامێکی جیاوازە. ئەمە زۆر گرنگە کە لە قوتابخانە بخوێنرێت، ئەتوانرێ کرمانجی بخوێنرێت. ئەگە مناڵ لە سەرەتایەوە دایلێکتی جیاوازی پێ بڵێیت خۆی وردە وردە هیچ گرفتی نامێنێ، خۆ ئەتوانێت ڕوو بکاتە و لا بەزازاکی قسە بکە یا بە کرمانجی قسە بکە یا بە هەورامی قسە بکە لە مراوە بە کوردی نێوەند یا بەس ئەوەی کە پێڵێن سۆرانی قسە بکە. ئەوە زۆر گرنگە. میدیا ڕۆڵێکی گەورەی هەیە، ئێوە ڕۆڵێکی گەورەتان هەیە لەوە کە بتوان بە زمانێکی پارا و قسە بکەن. دیارە ئەمانە هەمووی بڕیاری سیاسی پێویستە، بڕیاری سیاسی زۆر قورسی پێویستە کابێ دەسەڵات بیە بە من ناکرێت بەکو کەسێک بە تۆ ناکرێت وەکو کەسێک. ئەبێت لە هەموو ئاکارێکی ژیانە لە هەموو ئاکارێکی کۆمەڵە جا دەستگای فەرمی بۆ یان نافەرمی کۆمەڵێک فاکتەر لەبەر چاو بگرێ کە زمانی کوردی پێش بخات. ئەوە کاریگەری زۆر گەورەیە بێ لەسەر زمان. ئێستا حاڵی حاضر بە بۆچوونی من ڕاستە زمانی کوردی فراوان بۆ توانرێت زۆر بواری ژیان لە خۆ بگرێ، جا لە زانستەوە بگرێت تا ماتماتیک و تاکو نۆڤڵ و تاکو ژیانی کۆمەڵایەتیەوە تا دوایی. بەڵام ئەوەی کە منەی بینم هەندێشت هاتوۆتە زمانەوە کە بەڕاستی سەر بە زمانی کوردی نییە. ئەبێ خۆمان لەوانە پارێزی. بەڕێز نووسەر و ڕۆشنبیر دکتۆر ڕێبوار فەتاح، زۆر سپاس کە ئامادەی بەرنامەکەمان بووی، عەزێتت کێشا ماندوومان کردی. بینەرانی بەڕێز و ئازیزی بەرنامەی هیزرین تا بابەتێکی تر و تەوەرێکی تر هەر شاد و بەختەوەر بن.